چه سەرکردەیە سندوقی نەقدی دووەلی نەک ئەو سەرکردە داماوانەی کە دەیان سیاریان لە دووە کە کۆمەڵی سەرباز و جاش و جاسوسیان لە دوونە و ئازانین ئەمە سەرکردەکە ئەم سەرکردەیە بەهای دراوەی وڵاتەکەشی بەدەستە خۆی نییە نەختێنەی وڵاتەکە کە دۆلارە بەدەستە خۆی نییە ڕقەمەکەی ئەم پارانەی کە لە وڵاتیشەیە لە بەغدادیشەیە لە قاهیڕەشەیە لە هەموو جیان هەیە ئەوەی کە نەختێنەی وڵاتەکەی دۆلارە ڕقەمەکەی لە لای سندوقی نەقدی دووەلیە هەر دەمایکی بیاوێت سەفرێکاتون تەواو پارەت نییە. دووەمشت وتی ئەبێ کاڵاکان بەرز بکەیت نرخی کاڵایەکان بەرز بکەیتەوە سوتەمەنی خۆراک و غاز و گاز و نەوت و ئەوانە هەر هەبێ ئەبێ بەرز بکەیتەوە کارەبا هەر ئەمێ بێت نرخەکانی بەرز بکەیتەوە کەواتە کە حکوومەتێک کە نەتوانێت بڕیاری بەدەستە خۆی بێت بۆ بەرز و نزمی کاڵەکانی بۆ بەهای دراوەکەی کەواتە بۆ سەرکردەیە بۆ هەڵی ئەبژێرین بۆ لە پێناویدا خۆتان بەکوشت نەدەن بۆ بەسەکردە ناویان دێنن ئەم پرسیارەکە لەوەدایە یعنی بەڕاستی فەقیر حاڵی بۆ ئەو کەسانەیە کە ئەم دەرسانە نازان کە بەڕاستی کە نەگەیشتونێتە ئاشنا نین بەو دەرسانە نازان چی ئەگوزەرێت نازانن چێ سەرکردیانە نازانن ئەو خۆراکە لە پێشیتی سعرەکەی عایدی چییە نازان ئەو بنزینەکە تەیەکە لە سیارەکەی نازانیت نرخەکەی بەدەست چییە ئەو دراوەی کە لە جیرفانیتی نازانین نرخەکەی بەدەست چییە ڕوحی پارەکەشی بەدەست چییە هەر هەمووی بەدەستی سندوقی نەقدی دووەلیە جا چی هەڵەبژێری هەڵبژێرە چیهانی بەسەکردە ئازانی چێ بە کورد پەروەرەزانی بە عەرەب پەروەرەزانی بە تورک پەروەرەزانی بە بەرچی ئەزانی ئاگادار بە درای وڵاتەکە دەستەخۆنێ سعری نەوتی بازینەکە دەستەخۆی نییە بەخۆ قسەی من نەبوو هەر تەنها شیکردنەوەی بۆ کنەگەنە قسەکانی خۆ هەمووی ئەو قسانەیە کە من چەند ساڵە بۆتان یەکەم بالضبط داوایان لێ کردو سندوقی نەقدەوەی چی بکاتن بەهای دراوەکەی دابەزێنی کە لە 2016 جارێک دایبەزاندووە دیسان دایبەزێنی خۆراک و سوتەمەنی و فڵان و فیسا هەر هەمووی گرامکەی زەریبە و گومرگ ئەوان هەر هەموو گرامکەی مەگەر عێراقی جوای نەکرد دەبینە بەرچاوی خۆتە دیسان عێراق جارێکی تر بەهای دراوەکەی ئەوجار لە 148,000ەوە بکاتە 168,000 چی لێ دێت ئەو پارە جیرفانمان چی لێ دێت بێ بەها بێت دیسانەکە گومرگ و ڕسومات و زەریبە و ئەو شتانە گرام بکات خەڵک چی لێ دێت ئێ باشە خۆ لە ئارادایە دیسانەکانی وا بکەنەوە بۆ چونکە ڕۆژ بە ڕۆژێشەکان قوڵترە بنەوە ڕیبایەکە هەروە زیاترە بێت قەرزەکە هەروە زیاترە بێت کەواتە بزانە خۆشەویستەکانم بزانە کە لە چێ کەوتۆ کوندە لە چێ دڕاوە و کورد ئەڵێ بزانە کێشەکان لە چێ هەڵقوڵاون